ئەسڵی خێزانەکەمان باوباپیرمان لە ناوچەی تووسقورماتۆ لەوێ نیشتەجێ بوون. وەستا عەبازی گۆستەچی کابرایەکی زۆر مەشهوور بووە، لەوێ چەند کوورەیەکی هەبووە. ئەگەر دیبێتان لە دۆسقورماتۆ لەو چاخەرانەی کە ڕۆیت کۆمەڵێک گۆزە و شەربە و شتی جوان جوان دانراوە، ئەوان دروستیان کردووە. وەستا عەباز زۆر مەشهوور بووە، یەکێ لە کوڕەکانی برابوو لە مەتحەفی عێراقی ئیشی ئەکرد بۆ ڕازاندنەوەی ئەو نەوەشتانە. کوڕێکی ئەبێت وەستا عەباز ناوی حسێن ئەفەندی بێ، زۆر خوێنەوارە بێت لە کەرکووک لە زمانی عوسمانیەکانە بێ بە بەرپرسیاری دارایی کەرکووک. ماوەیەک لە کەرکووکە بێ، دوای ئەگوێزرێتەوە بۆ سلێمانی. لە سلێمانی تێکەڵاوی ماڵی خۆبیلەزادەی کاکەیە بێت کە خزمی خۆیانە بن. 12 ساڵ لە سلێمانی ئەبێنێتەوە. دوایی کاگەڕێتەوە بۆ کەرکووک، سێ کوڕی ئەبێت. کوڕەکان ناویان عیزەت و جەمیل و ڕەفعەت دەبێت. عیزەت زۆر پیاوێکی زیرەکە بێت لە سلێمانی لە بەشی دارایی، دوایی لە دایرەی تاپۆ و لە مەجلیسی سلێمانی، و زۆر نزیکە بێت بە شێخ سەعیدی حەفیدەوە و وەکو سکرتێری ئەو کارەکات و ئەو جیهازی لاسلکیی کە سوڵتان عەبدولحەمید ئەینێرێت بۆ شێخ سەعید. عیزەت ئەفەندی زۆر تورکیەکی باشی زانیوە، لەو زەمانە کەس لەمان چۆن نەبوو بەقەو تورکی بزانێت، لەبەرەوە هەرچی دروستکەیە کە بۆ شێخ سەعید هاتووە ئەم ناردوێتی بۆ بابی عەلی تەرجەمەی کردووە و زۆر نزیک بووە لە شێخ سەعیدەوە. دوایی هەندێک بیرەوەری خۆی نووسیوە عیزەت ئەفەندی، بە تورکی نووسی بووی. دوایی من ئەوە تەرجەمە کرد بە کوردی و کردمان بە کتێبێک و هەمان کردەوە. جەمیلی برای لە ئەکرێت بە مۆزەفی دارایی لە ئامێدی. ئەچێتە ئامێدی، خۆی و ژنەکەی و کچێکیان دەبێت. لە ماوەیەکی کورتە خۆی ئەمری ژنەکەی لە پێشەوە ئەمری خواکە و دوایی خۆشی ئەمری خۆیەکە و کچێکی ئەبێت لەوێ بە تەنیا ئەمێنێتەوە 5-6 ساڵە بێت. باوکم کە ئامۆزایە بێت ئەڕۆن بۆ ئامێدی، ئەو کچەیەنەوە بۆ لای دایکی باوکم کە ئافرەتێکی زۆر ڕێک و پێک بوو، لە خێڵی خۆبیلەزادە بوو لە سلێمانی، ئەیەنەوە وەلای ئەو. ئەوە عیزەت و جەمیل. ڕەفعەتیش لە سلێمانی تەعین دەبێت دووبارە لە بەشی دارایی، ماوەیەک لە سەمسەماڵە بێت، ماوەیەک لە سلێمانیە بێ، ماوەیەک لە هەڵەبجە، ماوەیەک لە خورماڵە بێ. پیاوێکی شارەزا ئەبێت و ئەویش دوو کوڕ و کچێکی بێت. ساڵح و کە باوکمە و کەمال کە مامە لەگەر کچێکی بێت ناوی سەبیحە بێت. لە کەرکووکە یان بە شوو بە ماڵی ئەحمەد ئەفەندی دەدا کە ئەوانیش خزمومانە تێکەڵاویان دەبێت. ساڵح و کەمالیش لێرە لە سلێمانیە بن، چنە بەر خوێندنەوەمانە. دوایی لە ساڵی 36 ڕەفعەت ئەمری خوا کات، پێشەوەی ئەمری خوا بکات، هەوڵی ئەوە کە ژنێک بێنێت بۆ باوکم. باوکم خوا لێی خۆش بێت، وەزنێکی زۆری هەبوو، لەو زەمانە 178 کیلۆ بوو. زۆر جار کچی خزم و شتەکان هەر کەسێ داوا کات، کەس شووی پێ ناکات لەبەر قەڵەوی. وەختێ لە هەڵەبجە بن، براخاز نادر کە خەڵکی هاوار ئەویش کاکەییە، ئەچێ بەلای باپیرم پێڵێ پاشەوەی بەخێرهاتنیەکە و بە حساب ئەوانیش کاکەی نۆمانە، ئەڵێ وە ژن بۆ ساڵحی کوڕ نایەنیت. ئەی ژێڵە چی بکەم، وڵی خزمەکان هەموو ئەڵێن قەڵەوە شووی پێ ناکەم. ئەوی ژەڵێ باشە، من لە هاوار 4-5 کچم هەیە، فەرموو بڕۆم بۆ ئەوێ کامیان هەڵبژێرن بنێمێ. ئیتر مامە کەمال بوو لەگەڵ پووری ئەڕۆن بۆ هاوار، لەوێشە لەو کچانە هەڵبژێرن و ئەی خوازن و زوو کارەکە جێبەجێەکەن و ئەمانێتر لەو مینە ڕەفعەت ئەمری خوا کات، یەنەوە سلێمانی ئەچنە ئەو خانووی گەڕەکی گۆیژە کە خانووی حسێن مەزڵومە بێت کە خاڵیانە، لەو خانووە دانیشن بوو کە ێنن بۆ ئەوێ ئافرەتێکی مناڵی 11-12 ساڵ و زۆر لاواز و ئەڵێ کە قەڵە باڵغی و میوان و شتیوە هاتوون دەوێت لە ماڵەکە لە پەنجەرەکەەوە سێرەکات، کۆمەڵی خەڵگە بینێت، پیاوێکی زۆر قەڵەوە بینێت، ئەڵێ بخوا ئەوەی کە منیانێنەوە بۆی هەر ئەوە نەبێت کەسیی کە بێ قەیناکە. دوایی کە سێرەکە ئەوە بێت زۆر
تەسیرە بێکە و پیاوەقەڵەوە بەڵام دوایی هەردووشیان بە شێوەیەکی وا ئینسیجامیان کەوت و ڕێککەوتن کە بوونە نمونەی. دایکم کە لە هاوارەوە هاتبوو ئێرە هیچ شتێکی نەدیبوو، بەڵام نەنکەم کە دایکی باوکم بوو ژنێکی شارەزا و دنیا دیدە بوو لە ژنە ناسراوەکانی خەڵکی سلێمانی بوو، لە ماڵی خوبیلە بوو، کەوتە ڕاهێنان و فێرکردنی وای لێ هات لە ماوەیەکی کەمە دایکم بوو بە ئافرەتێکی وەکو ئافرەتەکانی خەڵکی سلێمانی و شارەزا و لە خواردن دروستکردن و لە ماڵبەڕێەوە بردندا لە سلێمانی ناوبانگی دەرکردبوو. ساڵی 1939 خوشکێکم لە دایکە بێت هەر لەو ماڵە ناوی ئەنێن سعدیە. دوای ئەوە لە ساڵی 1940 لە 24 یانزەی 1940 من لە دایکم. لە دوای من ئازادی برام لە دایکە بێ، اینجا لاولاوی خوشکم جا خوشکێکمە بێ هەر بە مناڵی ئەمری خواکات، ئیترە بین بە 4 بەرە و 5 خوشک، هەمومان یەک لە دوای یەکتری لە دایکە بن نیوان هەمووی بینی 2-3 ساڵێکە بێتەوەمانە. ئەو ماڵی کەتیا ژێن لە جادەی کاوە خانوویەک بوو کە مڵکی خاڵیان بوو، دوایی بوو بە ناوی دایشیانەوە، دایشیان و پورزایەکی کایان هەبوو، بەشەکەی خۆیان نەبوو، خانووەکە بوو بە مڵکی باوکم و مامەم و 6 دوکانیشی لەگەڵا بوو لەسەر جادەی کاوە بوو. کۆمەڵێک بیرەوەری سەیرم هەیە لەگەڵ ئەو جادەیە. جارە ئێمەیەک و مناڵ دوور بووین لە یاری مناڵان و مناڵی گەڕک و ئەمانە، چونکە تا قەماڵ بووین لەسەر جادەکە، ئەم سەر و ئەو سەرمان تا بەرتیشەوە تا ئەسحاب ئەسپی هەمووی دوکان بوو. تەنیا لە خوارەوە چوخمەیەک هەبوو پیانەوە چوخمە ماڵی حەڵواچەکانی لێ بوو، ماڵی حاجی سعی و حاجی حەمدانەوەوان، ئیتر لەسەر جادەکە هیچ ماڵێک نەبوو، مناڵ نەبوو یاری لەگەڵ بکەینەوەمانە. لە بیرمێ من و ئازادی برام لە بەردەگای ماڵەکەمان دانیشین، هەموو ڕابواردنێکمان ئەوە بوو کە سیارەتی ئەپەڕی چەند سیارە ڕۆیژ بۆ خوارەوە نەمژارد، چەند بۆ سەرەوە ڕۆیژ ئەوەی ژمارد کێبرچێمانە کرد کاممان زۆرترمان ژماردووەمانە. ئەوەی لە بیرم بێت لەبیرمێک کە ئەو جادایان قرتاو کرد. قرتاویان چۆن کرد؟ لەو بەرەوە بەرمیلێکدانرا بوو، قیری تیا بوو ئایان کوڕان بە تەشتێک و تەشتی کە چۆن چی من تۆشتی وای پێ من قیرەکەیان هەڵەگرت لەسەر جادەکە ڕۆیان نەکرد. بۆ ئەزانم لەوە پێشجاری کەش کرا بوو، ئەمە پیاچوونەوە ئەوڵ جاری نەبوو، ینی پێش 1-2 ساڵ کرا بوو جارێکە و پیاچوونەوە، کابراایەک دیژداشتێکی شینی لەبەرەوە و بە تیرۆشێکی ئەستور قیرەکەی بڵاوە کردەوە لەسەر جادەکە. وەکو باسییانە کرد جادەی کەرکووک و سلێمانی و هەڵەبجە بوونەوە قرتاو کرا بوو. زۆر سیر بوو، زۆر بە زەحمەت ڕۆژێکە هەر چەند مەتێک ئەو قیرایانە کردووەمانە. بینەوە سەر باسی ئەو دوکانانە و ئەو گەڕەکە چیتیا بوو. خۆی ئەو جادەیە کە جادەی کاوەی پێڵێن ئێستا لە بەردەکی سەراوە دەستی پێکرد لە ئەسحاب ئەسپیە بڕایەوە. ئەو جادەیە کە ئەڕوا بۆ خوارەوە بەرخانە خۆمان نەبوو، کۆڵان بوو. ئێمە خزمەکانمان زۆربەی لە گەڕەکی سەرشەقام بوون کە ئەچوون بەلایەن بەناو بازاڕەکە لە ئەسحاب ئەسپیەوە ئەچوونە ناو بازار حەوزە وشکەکە و لەوێ لەو سەری بازار دەرەچوون ئەچوونە سەر جادەکەی سەرشەقام. لەم لاوە لە ئەسحاب ئەسپی جادەیەکی باریکە بوو، لە دەستە چەپەوە دوکانی کۆپاندرۆکان بوو، کۆمەڵێک کۆپاندرو و هەموو لەولامون، لە پشتیانەوە شەخسەکەی ئەسحاب ئەسپی بوو. بەرامبەریان لەو بەرەوە چاخانەی گەم و چاخانەی باوشی حلمی عەلی شەریف کاک حەمە عەلی شەریفیان بۆ چاخانەیەک بوو لەو بەرەوە بوو. ئەو فەرعە ڕۆیشت بۆ بەردەم مزگەوتی دوو دەرگا، لەوێەوە بۆ سەرکارێز و لەوێەوە جادەیەک بۆ ڕۆیشت بۆ هەڵەبجە، ڕێگەی هەڵەبجە لەوێ بوو، لە سەرکارێزەوە بۆ خەراجیان بۆ حربەت، لەوێ بۆ سەیساق و ناوگردان وەچوی بە هەڵەبجە. لە بەری سەرەوە کە بەرەو بەردەکی سەرا ڕۆیشتی، بەردەکی سەرا ساحەیەک بوو، عەرەبانە و ئۆتۆمبیل و ئەمانی لێوەستا، ساحەکە سووک بوو، دوایی گەورەیان کرد، لەسەر سوچێکی چاخانەیەکە بوو، چاخانەی حەمەڕەقیان پێوت کە جادەکان پان کرد، ئەو چاخانەیە بەرکەوت بە شێوەیەک مەسەلسێک بڕا کەمێکی مایەوە، لەبەرەوە حەمەڕەق چاخانەکەی جۆزایەوە بۆ جادەی مزگەوتی گەورە لە لای سینەمای سیروان و بەرامبەر گەراجی حاجی فەرجەفەری
لەوێ چاخانەیەکی گەورەتریدا ناومانە لە ئەمبەری ساحەکەەوە بەرامبەر چاخانەکە دایرەی بەریت هەبوو کە دواییش سینەمای ڕەشیدی لێ دروست کرا و لەو بەریشەوە سەرا بوو لە تەنیش سراوە نادێکی لێبوو نادی سەربازیان پێوت نادێک و تایبەتی بە ئەفسەرەکانی سوپای عێراق لە لای خوارەوە وەکو وتە ئەسحابەسی لەوێ جارەکە بڕایەوە ماڵەکەی بەرامبەرمان خەستەخانەیەکی لەبوو مرکزی سەحی بوو مرکزەکە پیانەوە خەستخانەی ناوەڕاست دائیمەن دکتۆرێکی تیا بوو مزەممیدێک لە بینی مێ سەید یوسفی ناو محرم بوو ژنێکی کوردی هێنا بوو شێخ عەلادین لەوێ مزەمید بوو حەمافەنی مساعید سەیدەلی بوو لەوێ بوو خەڵک کە مراجعی نەخۆشی و شتی وایە کرد زۆربەی ئەچوو بوو ئەوێ ئەوەی پێویستی بەداخەڵبوون و عەمەلیات و شتی وا بووە ئامر بوو خەستەخانەی سەرەوە لە تەنیشتی خەستەخانەکەەوە مەکتەبی فەیسەڵیا بوو ماڵەکەی ئێمە تاقەماڵ بوو لەوێ دوکانەکانی تەنیشتمان زۆر سەرنج ڕاکێش بوون لە ڕای ڕاستەوە دوکانی حەم عەلی وریا بوو وتوچی بوو شاعیر بوو شاعیرێکی باش بوو لەو زەمانە پیاوێکی باش بوو زۆر قسە خۆش بوو لە بیرمێ دایمە من نەچوون بەردەم دوکانەکەی وەستام کەریم کەمان لە بیرمێ و کاتە پۆلیس بوو ئاهاتە ئەوێ لای ئەو شعری بۆ خوێنەوە ئەویش سوک سوکەی چێشا بێمەزەکەی و گۆرانیەوت دەنگی زۆر خۆش بوو زۆرم ناخۆش بوو پانتۆڵێکی کورتی لەبەرا بوو سدارەیەکی لەسەرا بوو حەمە عەلی وریا شاعیر بوو شعری بۆ خوێنەوە ئەویش سوک سوک لە مێزەکەی ئاو بە دەنگێکی خۆش گۆرانیەوت منیش مناڵ بووم 5-6 ساڵ زۆرم پێ خۆش بوو دایما لەلایەن گوێم لێکردنەوەوانە دوکانەکەی تەنیشتی حاجی شێخ فەرەج بوو حاجی شێخ فەرەج کوتاڵ و شتی وایە فرۆشت دوو کوڕی هەبوو یەکێکیان عەلی ئەویتریان نووری پیانەوت نورە عەلی لە جادەکەی کاوە کە من ئەڵەم جارێکەوە مەقسەبم ئەو جارەیە لە بەردەکی سەرا بۆ ئەسحابەسپی ناچی بۆ خوارەوە نەبوو وەختە لەوێ لەو بەرەوە عەلی عەرەبانەیەکی هەبوو لەسەر ئەو عەرەبانەیە ئەدەواتی کارەبا و دەرزی و قەوان و شریتی تەسجیل و هەرچی شتی وردەی زۆر زۆر سەیرە بوو کە دەست نەکەوت لەسەر ئەو عەرەبانەیە بوو دوایی ئیشەکەی زۆر باش ئەڕۆیشت وازی لە عەرەبانەکەینا لەسەرەوە لەسەر ئەم دوکانانەی کە باسیەکەم بزەبەت بەرامبەر مەکتەبی فەیسەڵیا لەوێ دوکانێکی دانا ئەو شتانەی دانا ئەیفرۆشت هەرچی دەست نەکەوتایە لە بازارە لە لای ئەو بوو بنرخێکی زۆر ڕێکوپێکی ئەیفرۆشت پیاوێکی زۆر باشیش بوو کە ئەچووی هەندێک لەو شتانە تۆ نەدەزانی بەکاری بێنیت زۆر بجوانی بووی باسە کرد و فێری کردی هەر لە تەنیش ئەو عەرەبانەی ئەو بۆ جادەیکاوە لەوێ نەقلیاتێکە بوو سیارەی هەڵەبجە ئەمانە ڕۆیشی شێخ تاالب بوو شێخ تاالبی شاح مەمارف لە تەنیشتی ئەوەوە دوکانێکی تری ئۆتۆچیەکە بوو باوکی حەمە عەلی وریا بوو ئەویش هەر ئۆتۆچی بوو لە تەنیش ئەوەوە دوکانێکیە بوو لە خوار ئەوانیشەوە چاقانەیەکە و چاقانەی عەرفاغایان پێوت بینەوە سەر دوکانەکان دوای حاجی شێخ فەرەج دوکانێکە لەسەرەوە بوو ئەحەی مەلای تیا بوو ئەحەی مەلا پیاوێکی بەعەمبەر بوو ئەویش وردە شیعر و شتی وایەوت پولی ئەفرۆشت پولی مالیە ئەوەی دەوائیرەکان زۆر دەستی کورد بوو هەموو سەری مانگێک بە شەڕەشەق کرێکە دیناری ڕوحێ بوو بە شەڕەشەق کرێکەی بۆ وێرا ماوەیە کەرمایەوە کری ئەوەشی بۆ نوێرا وازی لێنا چوو لە حەوشی سەرا مێزێکی دانا و لەوێ پولی دانا بوو لەوێ پولی ئەفرۆشت لەسەر ئەوەوە کاک مەحموو بوو خەیات خەیاتی جل و چاکەت و پانتۆڵ ڕوومانەی ئەدووری خەیاتێکی زۆر باش بوو کۆمەڵێک شاگردی هەبوو کاک جەمال و کاک فایە کە لەم ئاخیرا بوون بە خەیاتێکی ناسرا و لە جادەی مولوی هەموو شاگردی ئەو بوون لەسەری ئەو دوکانێکی کا بوو خەیات و بەداخەوە پیانەوە ئەحەشێت پیاوێکی زۆر ڕێک و پێک و بەڕێی من هەر زۆر زۆر عاقلیش بوو دایمە منە چوومە دوکانەکە لە لای قسەی خۆشی زۆرە کرد ئەم کابرایە خویەکی هەبوو هەموو بەیانیەک زوو کە لە خەو هەڵەسا ئەچوو بۆ سەر قەبران کە ئەچوو بۆ سەر قەبران سیرێ کرد خەبەر هەڵکەنەکانەوەنی گۆڕەڵەکەنن ئەوە چییە کێ مردووە ئەیگو ئەمە گۆڕی فلان کەسە هەڵیەکەنین ئەوە گۆڕی فلان کەسە بە پەلەپەلە هاتەوە بۆ سێمانی ئەگەڕا بە ناو شارە ماڵ بە ماڵ و دوکان بە دوکان فلان کەس مردووە ئەوە قەبری باڵەکەن
بۆی خەڵک بچێ بە سەرخەبەرنەوەە ئیتر لەوە ناویان نابوو حەشێت بەڵام وەڵی بەڕێی من ئەو عەقڵ بوو نەگە حەشێت پیاوێکی زۆر باش بوو خەیاتی چاکەت بخۆن ئەمانەش بوو لەسەرەوە ئەوە تەنیشتی ئەو چاخانەیەگە بوو بچووک دووکانێکی زۆر بچووک بوو کۆڵانێک لە تەنیشتیەوە بوو کۆڵانەکە ئەچوە سەر مزگەوتی پیانەوە مزگەوتی مفتی بەڕەحمەت بێخود مزگەوتی ئەوان بوو هات بۆ ئەوێ زۆر جاردی بووم کە هات لە کۆڵانەکەەوە ڕۆژ بۆ مزگەوتەکە ئێمە بناڕوین دەستی هێنا بەسەرمانەوە قسەی خۆشی لەگەڵەکردین لەو کۆڵانە دوکانێکی شەوکەتی دانسازی تیا بوو ماوەیەک لەوێ بوو دوایی شەوکەتی دانساز گۆستیەوە بوو ناو بازار بۆ بازاری شوشە دوکانەکەی لەوێ بەڵام محەمێک خوا لێ خۆش بوو ڕۆڤ مستەفا ئەوی ژوورێکی هەبوو لێوە محەلی مەحاماتی کرد لە دوای 74 لە کاتی شەرپەس بێکردەوە گیراوی ئەعدام کرا ئەو بەری کۆڵانەکە دوکانی حاجی عەزیزبەگ بوو حاجی عەزیزبەگ شتی سەیری هەبوو وەکالەتی جگەرەی غازی هەبوو لە بەغاوە بۆیە هات لە باسی جگەرەمان کرد لە بیرم چوو بڵم کە لە خوارەوە لە لای دوکان مەحلەکەی شێخ تاالب و ئۆتۆچیەکەی باوکی عەلی وریار لەوێ حەمە سوراغای دەبوو ئەویش وە چیری جگەری تورکی بوو حەمە سوراغا لە بەغاوە ئەویش جگەری تورکی بۆ هات لەوێ ئەو جگەری تورکیە فرست لە ئەمەی کەوتمان حاجی عەزیزبەگ جگەری غازی هەبوو بەڵام جامخانەیەکی هەبوو ئیجازەی هەبوو تفەنگی تاپڕ و فیشەشی تاپڕ و دەمانچ و ئەم نوع عەشتانەیە فرۆشت لە جامخانەکە دای نابوو هەمووی هەڵواسرا بوو ئەوەی ئیجازەی بووایە بە ڕەسمی لە حکوومەتەوە ئاهات ئەیتوانی لێ بکرد لە دوای ئەو کۆمەڵە دوکانی تر هەبوو لەوانە دوکانی قەزەڕۆز هەبوو ئەرمەنی بوو دەلاگ بوو پێش ئەو لە بینی حاجی عەزیزبەگ و قەزەڕۆزە دوکانی ئەحمەی خاڵەڵا بوو ئەویش خایەت بوو زۆر سێر بوو ئەو ڕێژە هەمویان خاڵە زۆر بەشیان هەموو خەیاتی چاک و پانتۆڵ بوون ئەحەی خاڵەلەش لەوێ دوکانێکی هەبوو پیاوێکی ڕێکوپێک بوو کوڕێکی هەبوو یوسفینە بوو ڕەفیقمان بوو لە دوای ئەوە دوای قەزەڕۆزەوان مەلاکەریم باوکی دکتۆرە ناهیدە پێش ئەو وەکو باسم کرد عەلی حاجی فەرج تازە دوکانەکەی دانابوو ئەدەواتی کارەبا و مارەبایە فرۆشت مەلاکەریمیش ئەدەواتی کارەبا پیانەوە مەلاکەریمی کارەبا ئەدەواتی کارەبا و ئاو و بەلوعە و سعاتی کارەبا و سعاتی ئاو و هەرچی شتێ پەیوەندی بە ئاو کارەباوە بوو هەیبوو خۆشی خەڵکی لەلا بوو ئەیناردە ماڵەکان دایانەوەزران لە دوای ئەو دوکانی مەجید سوڵتان بوو مەجید سوڵتان پێڵاوی فرۆشت پێڵاوی جۆنجوانی لە بەغاوە ناو پیاوێکی زۆر بەوێقار و ڕێکوپێک بوو لە دوای ئەو دوکانی حەمەسەعی خەیات بوو لەسەر سوچەکە حەمەسەعی خەیات باشترین خەیاتی چاکەت و پانتۆڵ بوو سوربەی ئەو خەیاتەنی تر لە سلێمانی هەموو شاگردی ئەو بوون دوکانەکەی زۆر گەورە بوو لە پێش دوکانەکەیەوە تاقمێ قەنەفەی دانابوو لە ناوەوە پیاوە ماخوڵەکان و خەڵکی خوێنەوار و پیاوە ناودارەکان زۆربەی ئەچوون لەوێ لە لای ئەو دانیشتن پیاوێکی زۆر ناسرا و خۆشەویست بوو دایمە بچووی تایە دوکانەکەی پڕ بوو لە خەچی ناسراو لە دوای ئەوەیە کۆڵانێک هات ئێستا و کۆڵانەی ئەیبینی هەندێک سیوجگەر فرۆش و شتوامانەی تایە جێگاکەی حەمەسەعی خەیات بوو بە مەکتەبەکەی کاک عومەر لەو کۆڵانە کە ئەچوویت لە ریهایەتەکەیە باڵەخانەیەکی لێ بوو مەحەلەکەی مەلا نەجمەندینی تیا بوو مەلا نەجمەندین هەر خانوویشی بچووک بوو یەکسەر قاڵدرمە بوو ئەچوویتە سەرەوە لەوێ چەند کورسیەکی دانابوو خەڵکی فێری خوێنەواریە کرد تەلەبە ئەمانەش ئەگەر لە تاتیلە بیان وێستایە بچن تەقوی و شتی وا بکەن ئەچوونە ئەوێ هەندێک دەستیان لەلا خوێن ئەمانە ئیتر ئەو جادەیە ئەچووە بە ساونکەران دوای ئەمەوە سەر باسی ئەو جادەیە و لەوێ چیت بووە بینەوە سەر ماڵەکەمان بەشی خوارەوەی لە تەنیشتمان دوکانێکی زەرەنگەرێک بوو ناوی سەلمان بوو جوولەکە بوو من ناڵبووم لە بیرمێت ئاهاتم جنەویان پێیا و گاڵتەیان پێ کرد و خەریک بوون ڕیشی پسووتێن و زۆر غەدریان لێ کرد و بەش زۆر بەزەیمان پیاتەوە ئەویش تووڕە ئەبوو جنێوی زۆر سێسیری بە ئیسلام و بە خەڵکی کە و ئیتر بەشی خۆی ئەویش قسەی ناشین و جنێوی چاکی بە قەڵکەکەەوە لە خوارەوە دوکانی حاجی عومەر بوو دارتاژ حاجی عومەر پیاوێکی پیر بوو کەوا سڵتەی لەبەرە کرد زۆر پیر بوو پەچی کەوتبوو بە حاڵیشی بۆ کرد بەس کوڕشی هەموو ناوی محەمەد حاجی عومەر حەمەی حاجی عومەر وردە وازی لە ئیشکردنی دارتاشەکەینا
شتومەشی قەنەفە و کورسی و دۆڵاب و ئەم شتانی هێنا لە تەنیشتی ئەوە حاجی سعید حەڵواچی بوو کە باشترین و مەشهوورترین حەڵواچی بوو باپیری تۆفیق و ڕفیق ئەوانەوە باوکی ئیسماعیل و کامیل لە خوارە ئەوەوە حەمەخانە بوو پێڵاو درو ئەمانە بوو پێڵاوی چاکە کردومانە لە تەنیشتی ئەوەوە حەسەنێک هەبوو وەختی خۆی فەڕاش بوو لەی شابەندەر قۆسۆڵی عینەکان بە ئەسڵ ئێرانی بوو لەوێ چاخانەیەکی بچووکی دانابوو پیاوێکی باش بوو خەڵکی ئەمراوە خۆشیان نوێست لە خوار ئەوەوە حاجی شێخ نووری باوکی دکتۆر حەمەجەزا حاجی شێخ نووری قەرەداغی ئەویش دوکانێکی گەورەی هەبوو لە ژوورەوە حەڵوا و شتیوای دروستە کرد و کوورەی هەبوو ئەمانە لە دوای ئەو کۆڵانێک بوو ئەچووە سەر کۆڵانەکەی پشتەوە بوو لای مزگەوتی مفتی لەو بەرەوە دوکانی کاک حەمە ساڵح بوو ساڵحی وەسامح بوو قوماش و شتیوای ئەفرۆشتەوەمانە ئیتر لە خواری ئەوەیشەوە چەند دوکانێکی کەی لێ بوو حاجی حەملانیش دوکانی حەڵواچێتی هەبوو پێش دوکانەکەی حاجی حەملان لەوێ کۆڵانێکە بوو ئەو کۆڵانە دەرناچوو ئەچووتە ناوە پیانەوە چوخمە لە یەکەم خانوو لەوێ ماڵی حاجی حەملان بوو لە دوای ئەو ماڵی حاجی سەعید بوو دوای ئەوان ماڵی کاک قەوەر بوو لە دوای ئەوان ماڵی کاک حەمەڕەشی بوو برای عەرفاوە بەرامبەر کە کۆڵانەکە دەرناچوو ماڵی حاجی شێخ نووری بوو باوکی عەلی و نووری باوکی عەلی و نووری ئیتر لەوێ کۆڵانەکە تەواو بوو ئەو گڕەکە و ئەو ماڵانە تەقریبەن ئەوە بوو هەمویان ئێمە ئەمان ناسین ئیتر دوکانەکانیش زۆرمان پێخۆش بوو دایمە هاتۆ چۆمانە کرد و ئەچوونە لایەن لە ساڵی 1940 لە بیرم بێن لە یەشیدا باوکم منی برد بوو مەکتەبی فەیسەڵی کە ڕێک بەرامبەرمان بوو دەرگایەکی بچووکی هەبوو هەر ڕێک بەرامبەر دەرگا کەماندەجادەکە پڕیتە و دەرگا بچووکە بوو بەس ئەوە هەموو ڕۆژان ناکرایەوە لەسەرەوە دەرگای ڕئیسیەکەی هەبوو بینایەکی گەورە بوو وەختی خۆی حاکمی سیاسی ئینگلیزەکان و ئەدمۆرچ و ئەمانە لەوێک دانیشتون بینایەکی گەورەی جوان بوو مەکتەبەکە لە خوارەوە چەند ژوورێک بوو لەسەرەوە چەند ژووری چکەیتیا بوو ساحەیەکی گەورەی تیا بوو لە بیرمێ ئەو ڕۆژەی کە من باوکم بردمی بۆ مەکتەب و چووی لای مەحموفەنی باوکی ڕەفیق ڕسپێکمان گرت کە ڕسمەکە هەیە ئێسایی بینن داخلیان کردم لەوێ ئەو ڕۆژە یەکەم کۆبوونەوە کە کرا لە ساحەکە ئەو کاتە مدیری ئەو مەکتەبە فوادە فەنی بوو فواد ڕەشی بکرد ئەو ڕۆژە ئەو بوو بە پشکنینە فتلش لە پەروەردەی سلێمانی جەلالەفەنی کە پیانەوە مەلا جەلال مەلجەلال ئەحمەد سەیفوڵڵا هەر لەو مەکتەبە بوو ئەو کرا بوو بە مدیر لە بیرم مێ ڕیزیان کردینێ کە من ڕۆژ بوو لەوێ فوادەفەنی قسەی کرد وەکو خوا حافزی و باسی ئەوەی کرد کە چۆن ئەڕوات ئەو بوونین و مامۆستا جەلال ئەبێ بە مدیر فعلەن مامۆستا جەلال بوو بە مدیری ئەو مەکتەبە ئەو ڕۆژە بوو یەکەمین جار کە ئێمە داوامان کرد و کتێبمان وەرگرت و دەستمان کرد بەدەوام هەرچیم لە بیر بچێت پۆلی یەکی ابتیداییم لەبیر ناچێت چونکە لە پۆلی یەکی ابتیداییە مامۆستایەکمان هەبوو مامۆستا عەزیز شاڵی عەزیز شاڵی پیاوێکی زۆر ڕێک و پێک و پیاوێکی خۆشەویست و زۆر زۆر شارەزا بوو لە ئیشەکەی خۆیان کتێبێکە بوو ئەو ساڵە لە سنفی یەکە خوێنرا پیانەوە خەلدونیە مناوی خەلدونی کوڕی ساتع الحەسەری کە ئەو داینا بوو خەلدونیە پڕی یەکەمی ئەگەر نازانم ئێوە دیبێتان باوەڕ ناکەم لە عمریەوە بووبێتان ئەوەی زیز زیر زی زی لە پڕی یەکەمە ئەوەی نووسرا بوو ڕسمیشی تیا بوو عەزیز شاڵی چی کردبوو ئەم کتێبە لە پەڕی یەکەمەوە لەسەر دیوارەکەی پۆلی یەکەم لەسەر دیوارەکە بەڕیس پەڕی یەکەم ڕسمی کردبوو بە ڕسمەکانەوە مەڕەنگاوڕنگ پیا هاتبوو بە دەوری سنفەکە تا هاتەوە ئەوسەر هەموو کتێبەکەی ڕسم کردبوو کە ئاهاتە پۆلەوە ئەچوو لەسەر تەختە ڕەشەکە ئەو دەرسەی ئەو ڕۆژەی ئەنووسیەوە دووبارە بە تەباشیری ڕەنگاوڕنگ اینجا دەستیە کرد بە خوێندنەوەی جارجار بە هەندێک مانی وەیگوت خۆتان ئەو دەرسە حازم بکەن ڕۆژی دوایی پلتان دەپرسمەوە کە ئەیوتەوە ئەوە نەم پێ خۆش بوو من دەرسەکە
ئەچوومە ماڵەوە هیچ ئاگام لە مەکتەب و هیچ شتێ نەبوو، هەر خەریکی ئەو بووم ئەو دەرسەی ئەو کە بۆ بەیانی کە پێم ناڵێت جوانە بخوێنەوە هاتمەوە ڕۆژ نەبوو چەپڵەم بۆ لێنیان لەوە ئەو ماوەیە حەزی سەفەنی مەکتەبی لێلا خۆشەویستم هەرچەند بیری لێ بکەمەوە قەت ئەو ڕۆژانەم لەبیر ناچێت مامۆستای وەسک وەک سەرکەوتوو وەکو ئەوم هەرگیز نەدیوەتەوە. لە دوای پۆلی یەک کە دەرچوین زۆر بە یەکەم دەرچووم لە پۆلی 2 3 و 4 و 5 شیدایی هەر لە مەکتەبی فەیسەڵێ بووم. زۆر ئەو بەتەنگ هاتنەوەی دەرسم وەکو ئەوەی لە پۆلی یەکە هەبوو نەبوو. زۆر جار بە زەحمەت پۆلەکانم ئەبڕی. باوکم و مامەم ئێمە لە یەک ماڵا ژیاین، مامەم ژنی نەبوو. ناوبەناو باوکم نەقلە بوو بۆ هەڵەبجە یا مامە کەمال نەقلە بوو بۆ جێیەکی کە نەنکم گەورەی ماڵ بوو. هەرچی ئەو قەراری بایە ئەوە بوو. زۆر جار ناچارە بووم کە من لەگەر مامە مەچوین لەبیرمێ بۆ پێنجین جارێک لەگەر باوکم بۆ هەڵەبجە. بۆ هاتوچۆی بینی هەڵەبجە و پێنجین و ئەمانە ئەتیدایم تەواو کرد، بەڵام لە پۆلەکانی دوایی بە زەحمەت و ڕاستیبوونیشی تیا بوو. یەکی متەوەستە لە هەڵەبجە داخڵ بووم، ئەو وەختە باوکم نەقلی ئەوێ بوو لەوێ بوو، دایکیشم خزم بوو کە سوکارەکانی هەموو لێوە بوون. تر لەوێ لەو ساڵەوە دەستم کرد بە خوێندن، زۆر گرنگیمە، هەر لە سنفی یەکا لەوێ لە زۆربەی دەرسەکانە مافوو بووم. دوایی هاتینەوەی بۆ سلێمانی، کە هاتینەوە بۆ سلێمانی ئاینی ماڵەکەی خۆمان چوومە ناوەندی سلێمانی کە لە بەرخانەقا بوو، خانوویەک بوو، بینایەک بوو، ماڵی باوکی جەلالی ساماغا بوو، عومەری ساماغا بوو، بینایەکی گەورە بوو، حەوشێکی هەبوو، یەک دوو قاد بوو، چەند ژوورێکی تیا بوو، مامۆستا ئەحمەی قازی بدیر بوو، مامۆستاکانی کەشەویان ناسیا و ڕێک و پێک بوون. لەوێ لە پۆلی 2 و 3 لەوێ خوێن. یەکێ لە مامۆستاکانمان لەوێ مامۆستا عەبدوڵڵا زێباری بوو. مامۆستا عەبدوڵڵا زێباری خەریجی ئەزهەر بوو، ماجستێری هەبوو لە عەرەبیە، لەوێ کرابوو بە مامۆستای عەرەبی. مەفروض بوو کە لە وەزیفەی زیاتری بنەوە، بەس کابرا کوردایشی زۆر گەرم و گوڕی ئەکرد و نیشتیمان پەروەر بوو. دایما لە میسالەکانیە کە بەیەدایەوە دایما کەلیمەیەکی کوردی تێخست، مەسەلا نحن کوردە نەخدع بالأجانب، یعنی هەرچی میسالێکی بێنایەوە لە عەرەبی و قەواعید کوردێکی پێوانە. لەبیرمێ لە پۆلی 3 ڕۆژی نەورۆز وتی ئەبێت چەند تەلەبەیەکی دانا کە شعری نەورۆز وەمانە بخوێنەوە، بە منی وت و ئەبێ چیرۆکەکەی بە مامۆستا ئیبراهیم شوێنەوەری بخوێنیتەوە. تو مامۆستاوە زۆر دوور و درێژە و ئێبە لە پێش دەرسال ڕۆژی پێنجشەمان دەدە قەچارێکێکە وەستی نەشانە خوێنەوە، لەوانەیە ئەوە بوتی با حەزەکە بگاتە دەرسی سیام، خەمن نەبێت من پێ دەڵم. فعلەن کۆبووینەوە و هەندێک تەلەبە شتیان خوێن و دوایی منیش چیرۆکەکەی مامۆستا ئیبراهیم حەمید شێرەوی دەست پێ کرد، گەیشتە دەرسی سیام. مامۆستا ئەحمەی قازی مدیر بوو، دیار بۆ ترسا خێرا هات سەرێکی تیات کار و ئیشارەتیشی کرد کە بیوەرەوە مامۆستا عەبدوڵڵا بە منیەوەی گوو بەردەوامە. کە لێ بووینەوە فعلەن ترسمان لێ نیشت بوو لەوانەیە، بەڵام زۆر جوان نایەوەمانە. هەر لە ناوەندی سلێمانی مخەیمەیەکیان کرد، جارێکیان لە هەڵەبجە لە دووجەیلە بردیانین بۆ ئەوێ وەختە عومەر عەلی مەسەڕیفی سلێمانی بوو، لەوێ چادریان بۆ هەڵا بووین، نێمچە تەدریبێکی ئاسکەریان پێکردین و هەنێ ڕاضە و شیواشمانە کردومانە. عومەر عەلی هات خۆی ئیشرافی ئەوەیە کرد، لە پرێکا دای کردە باران، کە دای کردە باران ێ مەحموود ڕامەکە بۆ ناو چادرەکە. عومەر عەلی لەبەر بارانەکە لە جێگەی خۆی دانیشت بوو، تووڕە بوو، وتی بیارێنەوە دەرەوە و دەستی کرد بە تووڕەبوون، وتیەوە چۆن ئەسکەریەکن و لە ترسی بارانێک ڕاتان کردومانە، ئێمە لە ناو بارانێن و ئێگەی گول لە بارێکیەکە بە زۆر بردنینەوە بەردەم بارانەکە. ئەو مخەیمە لەوێ بوو، مخەیمەیشکیان لە دوکان کرد، لە دوکان مخەیمێکیان کرد، وەختایی جەوالەیان پێوت. ئێمە دەورێکی باشمان هەبوو، لە کاتی مخەیمەکە تەمسیلەیەکمان کرد، لەبیرمێ من و تا خەلیل و یەکیچیکە تەمسیلەیەکی جوانمان کرد، پێیان خۆش بوو. بۆ کاتینەوە مەکتەب مدیر و مامۆستاکان وتیان ئێوە لە هەموو کەسێک زیاتر جێگەتان دیار بوو، لەبەرەوە ستایشێکی زۆریان کردین و سپاسیان کردینەوەمانە. پۆلی سێم تەوەستەمان امتحانمان نا، ئەو ساڵە امتحانی بەکەلۆری ئێلغا کرا لە سێم تەوەستە،
بوو بە ئیمتیحانی قوبوڵ بۆ بەشی زانستی و بەشی وێژەیی سانەوی ئەوی بیویستایە بڕوات بۆ بەشی زانیاری ئەبووە ئیمتیحانی شیمیا و فیزیا و ریاضیات بات ئەوەی ئەشەوێ بۆ بەژە وێژەیی ئەبووە ئینگلیزی و عەرەبی و ئیجتیماعیات ئیمتیحان بن ئەوەی ناشێ بۆ هیچیان ئەگەر دەرچوو ئەتوانێت بڕوات بۆ دارمعلێمێکی دایی یا بۆ زراعە یا بۆ سەناع زۆربەی ئەوانەی کە زۆر مستەوایان نەبوو چوون بۆ جێگایانە بۆ دارمعلێم منەوانە من قەرارەمە ئیمتیحانی هەردووشی بم هی زانیاریش و هی وێژەیش ئیمتیحانەما لە هەردووشی دەرچوو لە هەردووشی دەرەجەی باشم هێنا بەڵام نەچوو بۆ وێژەی چوو بە زانیاری چکومە بەشی زانیاری لە ئامادەیی سلێمانی ئامادەی سلێمانی کە پۆلی 4 و 5 بوو ئەوایە لەوێ چاومان کردایە ئامادەی سلێمانی بێنایەکی گەورەی خۆشی هەبوو ساحەیەکی هەبوو لەبیرم بێ لە مەکتەبی فەیسەڵیەش ساحەیەکی گەورەی هەبوو هەندێک جار یاریەکانی باسکتبۆڵ و ڤالیبۆڵ تەصفی مەکتەبەکان هەموو هەر لەوەیە کرا هەندێک مناسەبات هەر لە حەوشی مەکتەبی فەیسەڵیا کرا لەبیری بێ جارێکیان چلەی خوا لێ خۆش بوو پیرەمێرد بۆ ساڵی 50 لە مەکتەبی فەیسەڵیا کۆبنەوەیشیان کرد بۆ مناسەبەتەوە هیجری دەدا مەحموود هیجری کە خزمان بوو لە کەرکووکەوە هاتبوو بۆ مناسەبەتەوە هات بۆ ماڵەوە بۆ لامان بۆ لای دەنگکەم هیجری دەدا پیاوێکی باڵا بەرز بوو سبێڵێکی گەورەی هەبوو سدارەی لەسرا بوو هات دانیشت و وتیەوە چم هاتووم بۆ مناسەبەتە شعرێکیش داناوە شعرەکەی بۆ خوێنەوەمە مناڵمێن تامان زۆری نەبوو چەند بەیتێکی بە کوردی سۆرانی بوو چەند بەیتێکی بە ماچۆ بوو چەند بەیتێکی بە تورکی بوو چەند بەیتێکی بە فارسی بوو شعرێکی زۆر جوان بوو دوای کەچوو لەوێ خوێنیەوە و لە بینی مێشە محەممەدی خاڵ هەموو ئەو شعر و نووسینانە و وتارێکی گۆرانی تیا بوو کە نووسی بووی ئەمەنە خۆش بوو تارەکە بۆ مناڵی خۆم چەند جارێک خوێنمەوە کە وەستی پیرەمێردی کرد زۆر زۆر وتارێکی زۆرە وایز بوو لەم لاش کە چوونە ئامادەیی دووبارە ئامادەی سلێمانیش جێگای ئەو مناسەباتانە هەموو شتێک لەوێ کرا لەبیرمیە یاریە گەورەکان هەمووی لەوێ کرا یاری تۆپی پێش لەوێ کرا عومەر عەلی کە محافظ مسەڕی بوو وەختە لە سلێمانی معرەزێکی کرد معرەزێک لەوێ کە کۆمەڵێک شتی دەستکردی مەکتەبەکان لە مەکتەبی فەیسەڵیەوە ئێمە کۆمەڵێک شتمان بردبوو لەوێ دامان نەبوو پیشانمانە و خەڵگا سێری کرد تەلەڤیزیۆن هەر نەبوو لە دنیا تەلەڤیزیۆنیشی هەنابوو دانابوو یانت ئەمە تەلەڤیزیۆن ئاوایە و ڕسم و شتیوا دوایی نەقڵەکات و حرەکەتی تایە و ئەمانە ڕایسزی کرد کۆمەڵێک کەس ئەسپیان هێنابوو لەوێ مسابقەیان کرد لێ بینی بە هیوای عەربەک یەکەم دەرچوو جایزەیان نایە ومانە پۆلی 4 زۆر زەحمەت بوو چیمیا و فیزیا و ریاضیات و ئەمانەمانەکەن مامۆستاکانمان زۆر زۆر باش و سەرکەوتوو بوون پۆلی ئیتر ئەوم بەسەر تێپەڕی کە لە ساڵی 3 ناوەندی کە هاتین بۆ سانەوی لە مانگی تەمووزە شۆڕشی تەمووز بوو 14 تەمووز ئینقیلابەکەی بەغدا بوو کە نیزامی مەلیکی ڕووخا من ئەو ماوەیە هەر لە دوای پۆلی 5 و 6ەوە خۆم وا بووە خوێندنەوە لە ڕۆژنامەی ژینەوە دەستم پێوەکردبوو هەموو پێنجشەمەیەک ڕۆژنامەی ژینم بەکڕێوم خوێنەوە مەتەڵەکانی مەلا نزمەدینەوە هەلە کرد و جوابەکەی مەنووسیەوە ئەمنارد بۆ جەریدەکە و هەفتەی دوایی ناوەکانی بڵاوە کردینەوە خۆم وایە جەریدەی بەغا جەریدەی عێراق لە بەغا وەختە لێرە جەریدە ئەچوون چۆر جەریدە هەبوو جەریدەی بیلاد زەمان ئیخباریە قەزا چەند جەریدەیەکیان ئەپێچایەوە لەفیانە کرد ئەیان برد بۆ گەران نەقلیاتەکەی هەمەی عەلۆل بەیانی زوو ئەیان بۆ ڕەوف معروف کە کتێبخانەی گەلاوێژی هەبوو من سەعات 12 نیوە چوون بەردەم کتێبخانەکە ئەوە سام هاوکو تۆمبیلەکە هات جەریدەکانی هێنا زوو جەریدەیەکی خۆم یا دوان بەکڕی تەمان ئەو وەختەش عەرەبیەکەم بووە بەقوە نەبوو بەڵام وای لێ هات دوای ماوەیەک زۆر بە تەواوی جەریدەکان بخوێنمەوە مجەللەی هیوا دەرچوو دوای چەند مجەللەیەکی کە دەرچوو لە بینم مێژووی ئەدەبی کوردی لە بیداەتی پەنجەکانە عەلاجی سوجانی دەری کرد نەنکەم ژنێکی خوێنەوار نەبوو بە زۆر تێگەیشتوو بوو ئافرەتێکی شارەزا بوو زۆر شتی ئەزانی
پێی خۆش بوو کتێب شتیوان بەکڕی بە تایبەتی کوردی داریشتم بۆ مەخوێنەوە و گوێی لێگرت لە بیرم مێژووی ئەدەبی کوردی کاتەبوو لەو ڕۆژانە بە دینارێک و ڕبعێ بوو زۆر گران بوو بە نەنکەمەند وتی بڕەبی کرا بێنە بۆم خوێنەرەوە چوم کڕیم و بە شەو دیوانی شاعیرەکان و شعرەکانم بۆ خوێنەوە بەڕاستی تەسیری نەنکم زۆر لەسەرەوە بوو کە من خەریکی خوێندنەوە و کڕینی کتێب و ئەوانە بم ئیتر کە لە ناوەندیش زیاتر بوو مجلەی شەفەق پیا بوو کە لە کەرکووک دەرەچوو هیوا لە بەغا دەرەچوو ئەمانەم هەموو ئەکڕی هەموویم کۆوە کردەوە لە دوای چواردی تەمووزیش ئەمانە جەریدە و ڕۆژنامە ئەمانە زۆرتر بوو دەستم کڕی بوو بە کڕینی ئەمانە و ڕسم و هەموو شتێکم لە ماڵەوە کۆ کردبووە هەبوو لە پۆلی چوار زۆر قورس بوو ینی گاڵتە نەبوو بەڵام من بڕیم لە پێنجا بڕیارم ماوتم بێ من دەرەجەی باش بێنم چونکە لەو ڕۆژە زانکۆ بە دەرەجە بوو دەرەجەی باشم نەبووایە وەرناژیرای لە زانکۆ بڕیارم ما زۆر بخوێنم لە دوای نێوەی ساڵەوە لە بیرم یە 2 مانگ 3 مانگ من لە دەرگای ماڵ نەچوومە دەرێ هەر خەریکی خوێندن بوو لە بیرم لە جەبر و مسەلەسات و ڕاضیات و ئەمانە ئەگەڕام سوال بدۆزم و حەلی بکەم لە کتێبەکانە کتێبی هەندێک کتێبی میسری مێناوە سوال نەبوو حەلی نەکەم هەمووم حەل کردبوو ئەگەڕام بووی سوالی ئیمتیحانی ساڵەکانی کۆنەوەمانە بەرساری ئیمتیحانمان کرد لە ساڵی 1959 وەکو دوای ئەنجامەکەی لە جەریدەی ژینا بڵاو کرایەوە لەبیرمێ نەجاتی ئەحمەی کەریمەغا یەکەم بوو حلمی ڕەشید قەزاز دووەم بوو من شەشەمین بوو 79 کەسێکم هێنا بوو نزیکی هەشتا لەو زەمانە ئەوە زۆر بوو دەرەجەی لەو زەمانە لێرە بەسەریا تێپەڕیم لە ساڵی 57 هەندێک ڕوودا ڕوویە وەکو لافاوەکەی سلێمانی ئەوە بوو لە ڕۆژی هەژدەی سشینە بارانێک و ترزەیەک باری ماڵەکەی ئەمە لە بەرزایی بوو دەرگاکەشمان قەبات بوو دەرگامان داخست بوو ئەو ئاوە بە بەردەم ماڵەکەی ئێمە تا نیوەی دەرگاکەش هاتبوو یەک قەترە ئاو نەهاتە ناو ماڵەکەی ئێمەوە بەرەو خوار بوو عەرەبانەیە برد ئۆتۆمبیلێ برد بەناو بازاڕەکە بردی دەوری 30 کەسێک کوژرا لە چەند ماڵێک خەڵک خنکا ئەوە یەشێ لەو ڕووداوە نەبوو کە بەسەریا تێپەڕی ڕووداوێکی تر بە پێشەوەی پسمە باسی ئامادەیی هێنانەوەی مێتەکەی خوا لێ خۆش بوو مەلیک مەحموو کە هاتەوە ئەویش دووبارە لە بەردەکی سەرا خەڵکەکە هاتن و بردیان بۆ بەردەم سجن کە یانویست شێخ لەتیف لەوێ حەبس بوو ئەمەرالی گرتبووی کە بێت بۆ بژداری پەناسیمی ناشتنی باوکی نانێشت و تەقەیان کرد و ئەختەری ڕەشۆڵ شەهید بوو بۆ بە خەڵکی مزارێکی زۆر گەورە و کۆمەڵی خەڵک گیراوەمانە لە پێش ئەمەوە بەسەرما تێپەڕیوە بگەڕێمەوە بۆ مەکتەبی فەیسەڵیا لە پۆلی 34 بووین ئێوارە سێرمان کرد لە بەردەکی سەرا خەریکن تەختە و مەختە و شتی وای نێناوە شتێک دروست دەکەن شتێک بە پایەیەک بەدار و ئەمانە وتیانەمە تالبی برای خولە پیزە سوێنی ئەدامێکن لەسەر ئەوە داێنێنەوەمانە بەیانی زۆ هەموو خەڵگە چوو بۆ سەیر ئێمە مناڵ بووین نەنکەم نەیەش بچین بەڵام کە چووینە مەکتەبی فەیسەڵیا لە پۆلی 2 یا 3 بووین چاومان لێ بوو لە پەنجەرەکەەوە سێرماندی کە هەڵواسراوە و لەو جێگەیەوە ئەمانە دوای ماوەیەکیش وتیان خولە پیزە و گوایە جەماعەتەکەی کوژراون بزدەبەت خۆی تیا بوو یا ڕەفات جەماعەتەکەی بوو چەند کەسێکیان لەسەر تەختەیەک دانابوو بە پەتێک بە ئۆتۆمبیلەوە بەستبیان بەسەر جادەکە ڕایان کێشا و بردیان بۆ سەرەوە ئەوەش مەنزەرێکی زۆر ترسناک بوو بۆ ئێمە مناڵ بووینەوەمان لە کاتێک لە ناوەندی سلێمانی بووم ئەو کاتە کۆمەڵی هونەرە جوانەکان دروست کرا لە بیرمە ڕەفیق چالاک و مامۆستا عەبدوڵڵا گۆران و نووری وەشتی و کۆمەڵێک لەوانە مەقەڕێکیان گرتە بوو ڕێک لە پشتی ماڵی ئەمەوە ماڵی کابرایکی مەسیحی بوو بە لە گاوریان پێوت ئەوە بوو مەقڕیان چوومە لایەن منیش پێم خۆش بوو تەمسیل و شتیوە هەندێک بەشداریم کرد لەو چالاکیانە پێشەوەش لەگەڵ تەها خەلیل و بەکری حاجی قەر
کە ئەوانیش لە متەوەسە بوون پەیوەندیەکمان دروست کرد بە یەکێتی قوتابیانی عێراقەوە هەروەها بە تەنزیماتی حیزبی شیوعیەوە چاومان زۆر قایم بوو ئێمە مناڵ بووین لەو وەختە مغامرەیەکی عەجایب بوو ئیتر ئەوانیش دیار بوو باوەڕیان پێمان بوو بەشداری ئەو کۆبوونەوە نەمانە کرد و نەشەراتیان بۆ هێناین و ئەمان خوێنەوە زۆر زۆرمان پێخۆش بەڵام لە دوای چواردەی تەمووز هەرکە چواردەی تەمووز بوو ئیتر من هەستم گۆڕا زیاتر حەزم بە کوردایەتی و جوڵانەوەی نەتەوایەتیە کرد سوور لەوان جیا بوومەوە و چوومە یەکێتی قوتابیانی کوردستان و بارەگایەکیان لە سەرکارێز دروست کرد بۆ یەکێتی قوتابیان و لاوانی کوردستان من لەوێ بووم کە ئەچووم کۆمەڵێک تەلەبەی لێ بۆمانە هیچێ لەو بەرادەرانەی کە هاتچووێکردین کاک جەمال ئاغا بوو جەمال حەکیم هاتە ئەوێ پیاوێکی قسە خۆش و شعری خۆشێزانێ و کەوتە قسەکردن و پاش ناسینی من و دیار بوو خاو خێزانمان ناسیاوی و تێکەڵاویمانە بوو بینم زۆر خۆش بوو لەگەڵی ئەو پارتی بوو زۆر پارتیشی چالاک بوو پاش ماوەیەک لەگەڵ یا پەیوەندیم کرد و پەیوەندیم بە حیزبی پارتیەوە کرد ئەو کاتە هێشتا تازە خەریک بووم لە ئامادەیی کە لە بشی زانستیم خوێن هێشتا داوامان نەکرد بوو کەوتمە ئەو چالاکیە و لە یەکێتی قوتابیانی کوردستان لە پارتیە چالاکیێکی باش بوو بە تایبەتی بەهۆی جەمال ئاغاوە بەهۆی جەمال ئاغاوە بنمی بەلای کاک حەمای حاجی تایری کۆییەوەدا لێپرسراوی پارتی بوو لە سێمانی هەندێک فۆرم و شتیوان پێکردم و لام وایە بچووکترین کەس بوو لەو ڕۆژە بووم بە ئەندامی پارتی پاژەوەی ئەو دەرەجە زۆرە مێنا بوو لە بەشی زانستی تەقدیممان کرد بۆ دەرەوە بۆ بێسە زۆر بە ئاسانی دەرەجەکەم زۆر ملایم بوو وەریان گرتین کە ناوەکانمان هاتەوە من وەرگیرا بووم لە بەشی هەندەسەی نەوت بەشی هەندەسەی نەوت ڕۆیشتین بۆ لەندەن سێ چوار کەس بووین خەڵکی سێمانی من و جەمالی نووریمەجی ساحب قڕان و ئازاد ڕەوف ئەحمەد ئەمانە وەرگیرا بووین لەگەر جەلالی حاجی ڕەشی مەلابرایم ئەوانیش هەمومان لە هەندەسە وەرگیرا بووین کە وتیان لەوێ ئەتوانیت فەرعەکەی بگۆڕیت کە چوین بۆ لەندەن پێشەوەی بڕۆین بۆ لەندەن ڕۆژێک لەگەڵ جەمال ئاغا ئەو وەختە ئیجازەی پارتی نەدرابوو بە ناوی بارەگای خەباتەوە خەبات جەریدەی پارتی بوو ئیجازەی پێدرا بوو خەبات دەرەچوو لە گەڕەکی لەسەر جادەی مەولەوی لەوێ خانوویشیان گرتە بوو لەو خانووە بارەگای خەبات بوو لەسەر نووسا بوو خەبات هی جەریدەکە بەڵام بارەگای پارتی بوو هێشتا پارتی ئیجازەی وەرنەگرتبوو پێشەوەی بڕۆین بۆ لەندەن لەگەڵ جەمال ئاغا چوین بۆ ئەوێ وتی نەوزاد وەرە با بڕۆین مامجەلال هاتووە وتم مامجەلال بۆچی هاتەوە مامجەلال ئەندای مەکتەبی سیاسی بوو دیار بوو لەگەڵ جەماعەتی هەمزە عەبدوڵڵا ئەوانە ناکۆچی هەبوو دووریان خستبووە کردویان بە بەرپرسی سلێمانی چوینە لای لەگەڵ جەمال ئاغا و ناسیاویم لەگەڵ مامجەلال لەو ڕۆژەوە دەست پێ کرد و پیاوێکی زۆر ڕووخۆش و قسە خۆش بوو هەر زۆر بە گەرمی پەیوەندیمان لەگەڵا پیا کرد و ڕۆژانە ئەچوین سەردانمانە کرد و ئەو خەریکی ئیش و کاری حیزبایەتی بوو منیش ناوم دەرچوو بوو کە بڕۆم بۆ لەندەن بۆ خوێندن ئەوە بوو چووم بۆ لەندەن کە چوینە ئەوێ پاش ماوەیەک هەوڵێکی زۆرم ما کە فەرعەکە بگۆڕم هەوڵی پزیشکی ما هەوڵی هەندەسەی مەدەنی ما چەندم کردنە هەر چەندە ماوەیەشیش یەک دوومانیەک لەو خوێندنەی ئەوێ خراب نەبوو ڕۆیشتە بۆ مەمانە بە زۆر لەبەر چاوم کەوتووەمانە وەختە لە بیرمێ کاکتا محەدین قۆنسڵ بوو لە سەفارەت لەوێ چوون بۆ لای وتم وەڵای من حەزم لەم فەرعە نییە و ئەمەوێ بڕۆمەوە لەوێ لای خۆمان دەرەجەی باشم هەیە و چی طبیە خوێنم چیە خوێنم ئەتوانم بخوێنمەوە زۆر لەگەڵم خەریک بوو وتی ئەمە فەرسەتێکی باشە تۆ هاتووی بۆ ئێرە مەڕۆرەوە متون نەخێر هەرە ڕۆمەوە جەمال و سالاریش ئەوانیش بێزار بوون ئەوانیش هاتنەوە کە هاتمەوە هەر یەکسەر چاوم بۆ وەزعشتیوایی کرد زۆر دڵگران بووم پەشیمان بوومەوە
وەزع تێکچوو بوو خەریک بوو شۆڕش دروستە بوو ئیجازەی پارتی رابوو بەڵام عەبدولکەریم قاسم پەشیمان بووبووە لە ئەو وعدانەی کە بە کوردیا بوو کە هاتمەوە تازە فریای هیچ نەکەوتم کە تەقدیمی بکەم ئەو ساڵە مامەوە ئەو ساڵم لە چیسو ساڵی دوایی تەقدیمم کرد یەکسەر بۆ کۆلیژی پزیشکی دەرەجەکەم زۆر باش بوو وەریان گرتم لە کۆلیژی پزیشکی هەر لەگەڵ ئێمە لە وەرگیرانی لە کۆلیژی پزیشکی ساڵی یەکەممان ئیتر شۆڕش دەستی پێکرد شۆڕش دەستی پێکرد دەربەنیەکان نردوو دەرمانکە گیرا و خەڵکەکە تیارە هاتی عەبدولکەریم قاسم خەڵکەکەی بەرش و بڵاو کردەوە و شۆڕشەکە تووشی نەکسەیەکی گەورە و ئێمە زۆر دڵگران بووبووین و بەڵام لەمەغا دەستمان کرد بە کارکردنی حیزبایەتی وەکو پارتی من ئەندام بووم و لەگەڵ ڕێکخستنەکانە لەوێ ئەتوانم بڵێم ئەو کۆمەڵە قوتابی کوردی کە لە کۆلیژی پزیشکی بووین هەمومان لە ڕێکخستدا بووین هەبوو زۆر بە گەرمی لە ئیشەکان هەبوو هەربوو تەنیا پەیوەندێکی هەبوو بەڵام کەم یەکدوانێک نەبێت ئەجینە هەمومان پەیوەندیمان بە پارتی و یەکێتی قوتابیانی کوردستانەوە کرد بایان شتووەمان بڵاوە کردەوە بایانەکانمان هەڵەواسی لە ناو کولیە زۆر جار هەنێ بەیان وشتیوامانە برد بۆ سەفارەتەکان ئەچووی لە دەرگای سەفارەتەکان بایانەکەمان هەرەوە هاتنە دەرەوە ئەمان لە پۆلی دووە ساڵی 63 لە پۆلی دووی پزیشکی بووم باسیەکان لەگەڵ شوێعەکانە زۆر ناڕێک بوون بڕیاری مانگرتنیشیاننا لە قوتابخانەی سانەویەکانەوە دەستی پێکرد بوو دوایی گەیشتە زانکۆکان ئێمەش ئەو وەختەوە دژی عەبدولکەریم قاسم بووین شۆڕش دەستی پێکرد بوو کوردستان قەسفەکرا پێمان خۆش بوو ئێمەش لەگە باسیەکانە هاوکاریمان کرد بەشداری ئیسرابەکەمان کرد چەند جارێک ئەنزیبات و شتیوای وەزارەتی دیفاع هاتن پەلاماری ئاین کە ئێمە ئیزرابمان کردەوەمانە یەک دوو جارێک گرتیارین هەمومانیان برد بۆ وەزارەتی دیفاع لەوێ عەبدولکەریم جەددە خۆتبەیەکی بۆ ئاین وتی کە ئێوە خوێندکارن و خوێندنەکەی خۆتان بکەن و بچنەوە دەوام و ئەمانە و هەنێ هەڕەشەی لێ کردین ئەمانە و تر زوو بڕەڵایان کردین و هاتینەوە لەو کاتە هەندێک لە بەرادەرەکانمان گیرا بوون لەوانە یەکێ لە خوێندکارەکانی کۆمەڵی کۆلیژی پزیشکی گیرا بوو کە گیرا بوو زوو ئاعترافی لەسەر یەک دوو برادەریکەمان کردبوو لەوانە کاک نەجاتی حەمەڕق و نێهاد محەممەد فازڵ کە دوایی بوون بە دکتۆر لە پێش ئەوانیشەوە سەروەری حمەی درێژکەریم کە وەختە لە 6 طبیە بوو ئەویش گیرا بوو ئاعترافی لەسەرکرا بوو لە شوقەیەکە ڕۆنیۆ و تایپی پارتی تیا بوو گیرا بوو ئەوش گیرا بوو ئێمە لە دەرەوە بووین لە شاتمانەوە لە بیرمێ لە نادی کۆلیژی پزیشکی کۆبنەوەیەکمان کرد هەموو خوێندکارە کوردەکانی کۆلیجەکانی کە هاتن من خۆتبەیەکەم بە عەرەبی خوێنەوە لە دژی حکوومەت و ئیتر بوو بە قەڵەباڵغی و عەرەبەکانیش دەوریان نابووینەوەمانە و ئیتر زوو بڵاومان لێ کرد و خۆمان شاردەوەمانە ئیتر چەند ڕۆژێکی پێچ و لەبیری مێ کاک مەمەد دەباغ خەڵکی هەولێر لە کۆلیژی یاسا بوو بەرپرسی خوێندکاران بوو هات مەنیبان کرد وتی وەرە نۆزاد ئێستا بڕۆ بۆ سزن ئەو وەختە نیهاد و سەروەر و ئەوان لە سزنی موقیفون لە بابڵمەعەزەم کە ئەچوویت بۆ لایەن مۆرێکیانە لە دەستێ کە هاتیتە دەرە سێری مۆرەکەیانە کرد ئەڕۆیچە دەرەوە وتی ئێستا بڕۆ بۆ لایەن مۆرەکە لە دەستدان زوو وەرەوە دەرێ هاتمەوە دەرێەوە بردم بۆ دوکانێک لە شارع نەهر لەوێ کابراشی فیلی لێ بوو مۆری دروستە کرد لەسەر دەستەکەی من مۆرێکی دروست کرد وتی ئەمەڕە ئێستا بەپەلە بیخەناو گۆرەوەکان توپێت بیبەرەوە بۆ سەروەر و بۆ نێهات با لەگەڵ تۆ مۆرەکە من لە دەستیان و بێنە دەرەوە طبعاً مشتە بیدایەتم بوو منەوە شتێکی ترسناک بوو بەڵام قەت ترس لە مەذهبمان نەبوو چووم وەرەکە و چوومە لایەن و
پێم وتن ئەوە حەزب قەراریە و ئەمانە سەرۆرتی وەڵای باوکم هەوڵێکی زۆری واوم قەرارە لەم ڕۆژانە بردم نیادی ژووتی منی هیچم لەسەر ئیسپات نەبووە ئیتر بە خۆڕایی بەڕاکەم زیاتر ئیشەکە سەقە دەبێ بەرە بمگوێی ماێنە پێش ناکە مۆرەکەم لا بەجێ هێشتن ناتن کە گەڕامەوە بۆ کاگمان گیرایەوە چەند ڕۆژێکی پێچ و شۆڕشیەکەی کە ناوێندا شۆڕشی سۆدەی ڕەمەزان ئینقلابی باسیەکان بوو ئینقلابی باسیەکان بوو ئەمە کۆڵێکمان پێ خۆش بوو کە عەبدولکەریم قاسم ئەو هەموو خراپەی بەرامبەر کورد کرده بوو بەڵام من بەش بە حاڵی خۆم کە سێرمە کرد و وەزارەتی دیفاعیان قسم کرد و دەستیان بۆ سەر شێعەکان درێژە کرد و ئەیان کوشتن و ئەیان بردن و تەلەبەکاری برادەرمان شێعەکاریان نەبرد و تەعزیبیانیان ومانە هیچ دڵم پیان خۆش نەبوو بەعسیەکان هەرچەندە لە یەکەم ڕۆژەوە پارتی ئەو وەختە ساڵاوێسی بەرپرس بوو لە بەغا برسکێکی لێها و زوو پەیوەندی کرا و شەڕ وەستێنرا و مفاوەزات دەستی پێکرد و مام جەلال هات بەغا بۆ گفتوگۆکردن لەگەڵ باسیەکان کە یەکسەر لەو کاتە دەستیان کرد پێشمەرگەیەکی زۆر هەبوو برینار و بریناری سەخت و ئەمانە بوون ئەیان نرد بۆمان ئێمەش ئەمان برد بۆ خەستەخانە و بۆ دکتۆرەکان و عیلازمان بۆ کردن و ئیشمان بۆ کرد و ئەمان ناردنەوە لەو فەترەی گفتوگۆکردنە زۆر لە دکتۆرەکان بەدینی مێ بە تایبەتی دکتۆر غانم عەقرەوی کە دکتۆری ئەسقان بوو ئەیگوو بایریان ساعت 6:30 و پێشمەرگەکانم بۆ بێنە من یەم پێشدەوام بۆی چی هەیە بۆیان بکەم سوپازی ئێوەکەم ئێوە نیشتیمان پەروەرن و ئازان و میشەکەن فعلەن ماوەیەک ئەوەی بۆ کردینەوەمانە بەڵام دوایی مام جەلال لە ئوتێل سەمیرەمیز دامەزی لەگەڵ نەجاتی حەمەڕە کە دکتۆر نەجاتە چوین بۆ لای من تەبەن باشمە ناسی وەختە کە ئاسایی مەگەر کردبوو بۆی باسکردین وتی حکوومەت لەوە ناچێت کە شتێکی ئەوتۆمان بۆ بکات من لەو باوەڕام شەر دەست پێ بکاتەوە لەبەرەوە ئاگاتان لە خۆتان بێت و وریا بنومانە و سوپاستان نەکەم کەەوە ئیشەکانتانەکەنوانە و ئیتر چەند جارێک من جەلال چوو بۆ قاهیرە و گفتوگویانە کرد و وەفدە هات و وەفدە ڕۆیشت و لەوە ناچوو هیچ بگەنە هیچ نەتیجەیەک ماوەیەک مام جەلال کە چوو بوو بۆ قاهیرە لەوێ مابەوە ساڵح یوسفی لە ئوتێل سەمیرەمیز بوو بەرپرسی لقی بەغا بوو ئەویش ڕئیسی لوجنەی مفاوەزاتەکە بوو لەبیرم مێ من و تایب بەرواری و فواد بابان هەموو ڕۆژێکە چوین دووربینێکیان نێنا بوو دووربینی بە شەوی بینی سەربازی بوو هەر ڕۆژەیەکێکمانە چوین دووربینێکمان دەبرد لەوێ لای ساڵح یوسفی دامانە ناو ئەوان شایەنەر بۆ دەرەوە زۆر جار هەندێک شوعی ناسیاومان هەبوون کە ئەمری گرتن و مانایان لەسەر بوو حرس قەومی وایە نەگەڕا بدزیەوە مامرد بۆ لای ئەوان لەگەڵ وەفدەکە ڕەوانەی کوردستانیان نەکرد ڕۆژێک لە 7 و 8 حوزەیران بوو من چووم بەلای ساڵح یوسفی وتی کە دووربینەکەم برد کاغەزێکی وتی ئەم کاغەزە ئەبێ بیبەی بۆ سلێمانی بیگەینە مەکتەبی سیاسی و خۆش دیتر ئەڕۆیت من نەیتەوە چونکە شەڕ دەست پێکات لە 1-2 ڕۆژی داهاتوە منیش کاغەزم هێنا و قسمە ناو گۆرەوەکان بۆمانە و هێنامەوە بۆ سلێمانی کە هاتمەوە بۆ سلێمانی من کۆمەڵێک برادەرم هەبوو شەهیدان یاسین حەمە ساڵح و حەمەبۆر و سمایل و ئەنوەر دارتاش زۆر ڕەفیقم بوون و کە دائیمە لەگەڵ ئەوان هەڵەسام و دانیشتم ئەنوەر دارتاش پێش مفاوەزاتەکە گیرا بوو لە زمانی زەعیم سیدیق ئاعترافی لەسەر کرا بوو کە ئەندامی لێژنەی ناوچەی سلێمانیە منیش وتم باشترین شت ئەنوەر ئێستا لێرەیە کاغەزەکەی مەکتەبی سیاسییان بۆ بینێرە و خۆمەگەڕێمەوە من لێپرساویم هەیە لە ناو تەلەبەکانە بۆی پێم نەڵن خۆی ڕای کردو و ڕۆیشتومانە و ئێمەی لێرە بەجێهێشتوونەوە گەڕێمەوە بۆ بەغا کە هاتم چوو یاسینم دۆزیەوە وتم یاسینەوە من ئەو کاغەزەم هێناوە بۆ مەکتەبی سیاسی بێ بە کاگەنوەر کە بینێرە و ئەوتی بۆ چۆ ڕێیتی و شەڕ بێتەوە وتم مەزام شەڕ بێتەوە بەس من لێ بەرپرسم لە خوێندکارەکان و تەلەبەکان و ئەبێ بڕۆمەوەمانە و تینە شتیوان نییە ئەو وەختە یاسین مدیری مەلعبەکەی سلێمانی بوو یاریگە وتی لە مەلعبەکە ژوورێکم چا کردووە پێی سە و خواردەبەنی و هەموو شتێکم داناوە
حەمەبۆر و سمایل و ئەنوەر و هەمومان چینە ئەوێ گەر هەچی شتێکیش بێ لە ناو شارە ئێمە جێگەمان مەمونە لەوێ و مەڕۆرەوە تۆش لەگەڵ ئێمە وەرە بۆ ئێ وتم کاکە من ئەڕۆمەوە و ئیتر لەگەڵم هات بۆ گەراجی گۆژە هەبوو وەختە لە سەجادەکەی سامونکەران چوم خەریک بوو سواری ئۆتۆمبیل بووم دەرگای سیارەکەی کردبوو نەیەش بڕۆم کورە مەڕۆرەوە جیرەی لە بەقا وەرە لەگەڵ ئێمە لە بیرمی خوا لە خۆشبوو محمەد حاجی باوکی ملاسمەوەر ساحێبی گەراجەکە بوو وتی دا یاسین وازی لێمێنە ئەوە نامێنێتەوە ئەڕاتەوە فعلەن من ڕۆیشتمەوە بۆ بەغا من ڕۆیشتم بۆ بەغا ئەوان شەو چوونە مەلعبەکە وەڵا بەخۆی شەو چوونە سریان لە مەلعبەکە ئەنوەر مەکشوف و کە ئەندامی لەژێ مەحەلیە ئەوانیش لەگەڵ یا بران بۆ مەلعبەکە ئەو بوو هەمویان شەهیدکردنەوەمانە یانیەکرد بمایەتەوە لەگەڵ یانە منیش لەگەڵ یانە لێبووبمەوە